هێزەکانی ئۆکرانیا ڕۆژی پێنجشەممە گرتەی زیاتریان بڵاو کردەوە سەبارەت بە هەوڵەکانی بەرگریکردن لە خاکەکەیان لە بەرامبەری ڕژەکانی رووسیادا. پرسیاری ئەوەی کە ئایا شەڕ گەیشتوتە چەقبەستووی ئاراستەی جێک سولیڤان ڕاوێژگاری ئاسایش نیشتیمانی کۆشکی سپی کرا لە دەمی دەرکەوتنیدا لەسەر کەناڵی هەواڵی ABC. ئێوە دەبینن هێزەکانی ئۆکرانیا لە ڕاستیدا پێشکەوتن بەدەست دەهێنن چێ لە ڕۆژهەڵات و چێ لە باشوور. پێش دەستپێکردنی ئەم پەرچە هێرشا وتمان کە سەخت دەبێت. جانەت یەڵن وەزیری دارایی ئەمریکا کە سەردانی هیندستان دەکات باسی لە ڕێوشوێنی دیکە کرد کە بۆ لە باسکردنی شەڕانگیزی رووسیا دەگرێنە بەر. ئێمە هەروەها بەردەوام دەبین لە بڕینی دەستڕاگەیشتنی رووسیا بە کەرەستی سەربازی و تەکنۆلۆژیاکان کە پێویستیانە بۆ شەڕکردن دژی ئۆکرانیا. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان لەم ساڵدا بەرەنگاربوونەوەی هەوڵەکانی رووسیایە بۆ خۆلادان لە سزاکانمان. لە میانەی کۆبنەوەی لۆتکەی ئەم دوایەی خۆیان لە ڤیلنۆس ئەندامانی ناتۆ پشتیوانی خۆیان بۆ کیڤ دەربڕی. سەرڕای ئەوەی نەخشە ڕێگایەکی ڕوونیان بۆ پەیوەندیکردن بەو هاوپەیمانیە پێشکەش نەکرد. هەموو گەلان پارێزگاری لە کەلەپور و مێژووی خۆیان دەکەن، بەڵام لێران مێژوومان لە پورمان لەناو دەبن. ئەمە مزگەوتێکی تەمەن 300 ساڵانەیە. من لەم ناوچەیەدا ناژم، بەڵێ هاتوچۆیەکی زۆری ئۆتۆمۆبیلی تێدا. سناتۆری کۆماریەکان دان سولیڤان لە بەڕنامەی NBC Met the Press وتی بەڵام بوو ئەوەی ئەو پشتگیریە بەهێز بمێنێتەوە ئەندامانی ناتۆ دەبێت بەشداری داراییەکانیان فەرەتر بکەن. ئەوە بەردەوامی ناتۆ لاواز دەکات. کاتێک تەنها حەود لە کۆی 31 ئەندامی ناتۆ لە ئێستادا پابندبوونی 2% بەرهەمی ناوخۆی خۆیان بۆ خەرجکردنی بەرگری دابین دەکەن. بەڵام جۆ بایدن سەرۆکی ئەمریکا هەفتەی ڕابردوو بەڕوونی ڕایگەیان کە ئۆکرانیا پێوەستی بە چاوەڕوانی ئەندامەتی ناتۆ نابێت بۆ پشتگیری ئاسایشی درێژخایەن. ئەو ئاماژەی بە چوارچێوەیەکی نوێ دەکرد کە لەلایەن گروپی حەوت لە پێشکەوتوترین ئابوووریەکانی جیهانەوە ئاشکرا کرا کە ڕێگە خۆش دەکات بۆ چارەسەرکردنی پێداوەستەکانی ئێستا و دوای جەنگی کیێف. بۆ دەنگی ئەمریکا ڤێرۆنیکا بالدێرا سیگلێسیاس.